he ever been convicted of a crime? Yes. کۆنگرێس لە مانگی 11 2025دا ڕەزامەندی نیشاندا دۆسیەکانی جێفری ئیپستین بۆ ڕای گشتی ئاشکرا بکرێن. لە 30 مانگی یەکی ئەم ساڵیشدا وەزارەتی دادی ئەمریکا زیاتر لە 3 ملیۆن بەڵگەنامەی بڵاو کردەوە. لە یەکێک لەو ڤیدیۆیانەدا کاتێک پرسیار لە ئیپستین دەکرێت کە ئایا خودی خۆی شەیتانەکەیە، ئیپستین لە وەڵامدا دەڵێت ئاوێنەیەکی باشم هەیە. Do you think you're the devil himself? No, but I do have a good mirror. ئەو ڤیدیۆی ئیپستین نزیکەی 2 کات ژمێر پرسیار و وەڵام لە خۆ دەگرێت، بەڵام ڕوون نییە چێ پرسیارەکانی لێ دەکات و چاوپێکەوتنەکە بۆ چ مەبەستێک کراوە. تاوەکو ئێستاش ڕوون نییە ئەم دۆسیەیە گەیشتووەتە کۆتایی یاخود نا، بەڵام داواکاری گشتی دەڵێت بڵاوکردنەوەی بەڵگەنامەکان وەکو کۆتایی پرۆسەیەکی گشتگیر وایە بۆ سەلماندنی بەڵگەکان. ئیپستین تۆمەتی ئەوەی درا بۆ پاڵ ئیدارەی تۆڕێکی فراوان دەدات کە کچانی خوار 18 ساڵ بۆ کاری سێکسی بەکاردەهێنن. جێفری ئیپستین لە 2011دا لێدوانێک بۆ ڕۆژنامەی نیویۆرک پۆست دەدات و دەڵێت من تاوانبارێکی گەورە و ئەژدیهانیم، بەڵکو تەنیا تۆمەتبارێکی ئاساییم و لە دەستدرێژی سێکسیەوە تێوەگلاوم. ئەمە ژۆک و جیاوازی نێوان بکوژێک و دزێکی ئاساییە کە بسکیتێکی دزی بێت. ئەم لێدوانە و بەرگریەکانی دیکە هیچیان لە دۆخی ئیپستین نەگۆڕی. ئەو لە 10 ئایاری 2019دا لە نێو زیندان گیانی لەدەستدا. ئەمەش لە کاتێکدا بوو چاوەڕێی دادگاییکردنی دەکرد بە تۆمەتی بازرگانی سێکسی و دادوەریش بە هیچ شێوەیەک ڕازی نەدەبوو بە کەفالەت ئازاد بکرێت.